هەمووی خۆیان بردیانەوە تردا چونکە دیسانەکانی ئەوەی بەوەکە ئێمە تەعاملمان کردووە لەگەڵ کەسێکە ڕابێت داوابە لەسەر خۆی دەرسێت ئەمڕۆ وەکو گروپی دادوەری کوردستانی و کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە لە زمانی چالاکیەکانی ئێمە کە هەر ماوەیەک چاوپێکەوتنێکی لەگەڵ قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە دانشین ئاگاداریانەکەینەوە کە قۆناغەکانی دادگاکە لە چی ئاستێکە و چی کراوە و چی ئێمە ئێستا گەیشتین ئەو قۆناغەیە کە ئەبێ کارنامەکانمان تەواو بێت کە پێشکەشی مەحکەمەکە بکەین لەبەرەوە تەکیدی زیاتر ئەوە لەسەر ئەوە بوو و ئێمە مەوعدێکماندا نابوو کە تەواو بوو 1/11 و ئەمڕۆ لەم دانیشتنە درێژەمان پێدا تاکو 24 یان 25/11 چونکە 26/11 دانیشتنی دووەمی دادگاکە ئەبێت کە دوفعاتی ئێمە کرێتە بۆ محکمەی بدایە هەڵەبجە و لەزم یا و تشتانە کە باس کرا مەسلەی قەسام شەرعیەکەیە کە ئاشکرامان کردو بۆیان کە هەر شەهیدێکە ئەبێ قەسام شەرعیە هەبێ چونکە هەر شەهیدێکی تایبەتمەندی خۆی هەیە لە یەک خێزاندا. دیارە ئەمڕۆ وەک کۆمەڵی قوربانیان و گروپی دادوەری کوردستان و دەستەی پارێزەران توانیمان دانیشتنێک ساز بکەین لەگەڵ وارسی ئەو کەسانەی کە سکاڵایان کردووە و گرفتەکان و پێشاتەکان و ئەو کێشانەی کە ئێستا لە کەیسەکە هەیە بۆمان ڕوونکردنەوە و ئەو پێداویستیانەی کە پێویستە بۆمان باسکردن خۆشبەختانە هەموو لایەکیان پشتیوانی و توانم بڵێم دڵخۆشن بەوەی کە لە پارێزگای هەڵەبجە توانراوە کەیسێکی ئەوە بکرێتەوە ئەو کەسانەی کە بەشێکن لە تاوانەکە بەرامبەر بە خەڵکی هەڵەبجە بەرامبەر بە قوربانیان لە هەرێمی کوردستان ڕوبەڕووی یاسا بکرێنەوە. ئەمڕۆ باز لەوە کرا کە بە کەیسەکان بەکوێ گەیشتون و ئەو سکاڵانەی کە ئەو کەسانەی کە هاتوون تا ئێستا وەکالەتیان داوە و سکاڵیان کردو وەکالەتیان نەداوە دەبێت لەمڕۆوە هەتا 25 مانگ ئەوانیش بێن لەبەرەوەی دوای ئەو بەروارە ئەو کەسەی کە سکاڵای کردو ئەگە وەکالەت بە پارێزەرەکان نەکاتەوە سکاڵەکەی پوچەڵە بێتەوە و لە هەمان کاتیش ئەو پێشبینیانە یا ئەو گرفتانەی کە بازەکرێت ڕۆژانە لەلایەن کۆمەڵەکەمانەوە پەیوەندیەکرێ بەو وارسانەوە کە کەم و کوڕی مەلەفیان هەیە بەدەم کەیسەکەەوە بێن چونکە کەم و کوڕی مەلەفەکە هۆکارە بێ بۆ ئەوەی کە کەیسەکەیان توانم بڵێم سەرکەوتوونە بێ یان مەلەفەکەیان دابخرێت.